بۆ ڕێتنی بەرچاوڕوونی و چۆنەتی دەست بەکاربوونیان لە پیشەکانیان بانگێشتی بەرپرس و لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگای سلێمانیان کردووە. ئەمانە خاوەنی کۆمپانیاکانی غازی شلن کە سیستەمی شۆفاژ دادەنێن. لە دوای ڕووداوەکانی شاری سلێمانی و دووهۆک و بوونە قوربانی دەیان هاوڵاتی بە بڕیارێکی وزاری سەرجەم کارەکانیان ڕاگیراوە. ئیشی تەسیسی تازە وەستێنراوە بە بڕیاری سەرۆکی حکوومەت. ئێمە بدوین دەستکەینەوە بە ئیش دەستکەینەوە بە ئیشی تەسیس بۆ ئەو ماڵان چکە خۆ دەزانی وەرزستانە خەڵک پێویستی بە گەرمیە کە ئێمەش کە نەتوانین ئیشکەی ناتوانین بە جدی ئەو شێوازەی کە خەڵک داوایە کاپەی ڕێوی بکەین بە نەکردنی ئیشەکە. بەتەنها لە سلێمانی 37 کۆمپانیای دانانی سیستەمی شۆفاژ و دوو کارگەی دروستکردنی تانکی غازی شل بوونی هەیە و ئێستا سەرجەمیان کارکردنیان وەستاندووە. ئەمان گازندەی خراپی دۆخی پیشەکانیان دەکەن لە دوای ڕووداوەکان و دەڵێن زیاتر لە 1000 دەستیکار لە سنووری سلێمانی بێکار بوون و حکوومەتیش هیچ بڕیارێکی نوێ دەرناکات تا شێوازی کارکردنی کۆمپانیاکان ڕوون بکاتەوە. چاوەڕێی ڕێنمایی ئەوانین کە وەکو عەرزم کردی بەرژەوەندی هاوڵاتیان و سەلامەتی هاوڵاتیانی تا ڕەچاو بکرێ و زائیدەن بەرژەوەندی کەرتی تایبەتی تا ڕەچاو بکرێ و بڕیارەکان لەسەر چاوەی زانستیەوە بدرێ کەسانی مؤهل کەسانی پسپۆڕ و شارەزا چکو هەر بڕیارێ بە نوعێ بدرێ وەکو ئاماژەم بە تەنچەکە کرد بە عقارێکە ئەبرێت سلبیاتی زۆرترە بێت لە هاوڵاتیان لەبەرەوەی ئەبێتە ماوەی کێشە دروستکردن وڵاتیان. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت چاومان لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆیە بۆ دەرکردنی ڕێنمایی نوێ یاخود سەر لە نوێ دەرکردنەوەی مۆڵەت بۆ کۆمپانیانی سەرقاڵی ئەو کارن. پیاداچوونەوەی بە تەواوی مۆڵەتەکانی کۆمپانیەکانە بکرێ پیاداچوونەوەی پیا بکرێ مۆڵەتەکانیان و ئەو بەڕێزانەی کە لە کۆمپانیەکان کارەکەن واتە ئەندازیارەکان و تەکنیکارەکانی خوارەوەکە ئەمانش پێویستە مۆڵەت پێدراون و چاودێرێکی تون لەسەر ئەو ئەندازیار و کارمەندانە شەبێ کە کار لە سیستەمەکان و لە تانکیەکانەکەن. لە مانگی ڕابردوو لە دوو ڕووداوی جیاوازدا بەوەی لێچوونی غاز و دروستبوونی تەقینەوە لە هەردوو شاری سلێمانی و دووەک 20 هاوڵاتی گیانیان لە دەستدا و زیاتر لە 50 کەسی دیکەش بریندار بوون. ئەوەش بەرپرسانی باڵای هێنایە سەرخەت و بڕیار درا بە ڕاگررتنی کاری ئەو کۆمپانیانە و دانانی میکانیزمی نوێی کارکردن بۆیان. بەڵام تا ئێستا هیچ ڕێنمایی و بڕیارێکی نوێیان بۆ دەرنەکراوە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.